نەریتی حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستانە کە بۆ وروژاندنی هێستی هاوڵاتیان داوای پاراستنی یەکڕیزی و ئاشتی کۆمەڵایەتی دەکەن، بەڵام بە بڕوای چاودێرێکی سیاسی یەکێتی و پارتی تەنیا بە دروشم لەگەڵەوە ئاشتی و سەقامگیری کۆمەڵایەتی بەرقەرار بێت، ئەگەرنا لە واقعدا کار لەسەر دابەشکردنی کۆمەڵگە و تێکدانی سەقامگیری کۆمەڵایەتی دەکەن. ساختەکاری و دزینی دەنگیش بە تازەترین نمونە دەهێنێتەوە کە بووەتە هۆی لێکترازانی کۆمەڵایەتی و زیاتر بێهیواکردنی هاوڵاتیان. گرفتی ئەمە وەیە حیزبە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان بە دروشم داوای تەبایی دەکەن و بە دروشم داوای سربەخۆیی دەکەن، بەڵام لە ناوەڕۆکدا دژی ئەمە هەنگاوت هاون ئەمە گرفتی ئێمەیە. ئەوەی کە ئێستا دەگوترێ پێم وایە هەر دەچێتە چخانەی ئەم حالەتەوە، بۆی کە قسە دەکرێت لەسەر ئەوەی کە پێویستە لایەنە سیاسیەکان یەکڕیز بن بەرامبەر بە گرفتەکانی هەرێمی کوردستان و بەرامبەر بە گیر و گرفتەکان لەگەڵ بەخدایە، بەڵام لە فعلا کار دەکەن بۆ بێئومێدکردنی خەڵک، کار دەکەن بۆ لێکترازانی ڕایەڵەی کۆمەڵایەتی و تەبایی کۆمەڵایەتی، کار دەکەن بۆ لێکترازانی تەبایی سیاسی لە هەرێمی کوردستان. پێم وایە خەڵکی کوردستان گەشتۆتە ئەو قەناعەتەی کە بەم دروشمانە هەڵناخەڵێتەوە یەکڕیزی لە جۆرێک لە مشارەکەی حەقیقی سیاسی لە کوردستانەوە دەست پێ دەکات. لە هەرێمی کوردستاندا ململانەی سیاسی تەنیا لە نێوان پارتە سیاسیەکاندا نەماوەتەوە، بەڵکو شۆڕبووەتەوە بۆ نێو کۆمەلگە و خێزان و بازار و زانکۆ و پەیوەندیە کەسیەکانیشی گرتووەتەوە. بە بڕوای توێژەرێکی کۆمەڵایەتیش ململانەی ناتەندروستی سیاسی حیزبەکان شیرازەی کۆمەلگەی لەبەر یەک هەڵوەشاندووەتەوە و وڵاتی لە نێوان دوو بەرەی یار و نەیاردا دابەش کردووە. هۆکارەکەشی بۆ نەبوونی کەلتور یەکدی قبولکردن دەگەڕێنێتەوە لە لای حیزبە دەسەڵاتدارەکان. کۆمەلگە بۆتە سیاسی کە بۆ سیاسی هەموو کۆمەلگا جۆرێک لە دژاتی دروستە بە لە نێوان ئەندامەکانە لە باتیەوەی کە دژاتی تەنان لە ناو پەرلەمانە هەبێ. لە ڕوویەکی تریشەوانە لەبەر ئێمە یەکتر قبولکردنمان نییە، لەبەر گیان یەکتر قبولکردنمان نیە، لەبەر ئەوەی کە لە سیستمی سیاسی کۆمەلگە دیکتاتۆرەکانە ئەو کەسی کە دژی تۆیە کەواتە پێچوانی تۆ بیرەکاتۆ کاتە دژی تۆیە. ئەم جۆرە بیرکردنەوەیە کاریگەرێکی سلبی کردوتە سەر ئەوەی کە ئێمە لە نێوان ئەو ئەندامانی پاتە سیاسەکانە کە ئەگەر دوو خزم بن لە بەروی لەکتر جیاوازە وەکو دوژمن یەکتر سێرەکەن وەکو تاوکەر یەکتر، بەڵام لە ڕووی ڕاستە لە ڕووی زانستیێوانە ئێمە هەمومان تاوکەر یەکترین، هیچمان دژی یەکتر نین. کۆمەلگا پارتی ئۆپۆزیسیۆن پارتی دەسەڵاتدار هەردووکیان تاوکەر یەکترن. سەرەڕای تێکدانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و لاوازکردنی بەها کۆمەڵایەتیەکان و دابەشکردنی ئەندامانی خێزان لەسەر بنەمای لایەنگری سیاسی، حیزبە دەسەڵاتدارەکان لە ئاست مەینەتیەکانی خەڵک و وڵاتیش بێباکن. تەنانەت بێباکیان لە ئاست یەکڕیزی نیشتیمانی گەشتۆتە ئاستێک بۆ یەکلاکردنەوەی ململانێ سیاسیەکان و لێدانی ڕکابەرەکانیان پەنا بۆ سیناریۆ و ناوزڕاندن بەرن، بێئاگان لەوەی ئەم جۆرە لە سیاست و ململانەی سیاسی بەر لە هەر لایەنێک زیانی گەورە لە تەبایی نێوخۆیی و یەکڕیزی نیشتیمانی دەدات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.